سەلاحەدینی ئەیوبی لە سەرکردەیەکی کوردی بنەچەمادەوە بۆ ناسیۆنالیستێکی عەرەبی. بەیەکەوە با سەیری سەرچاوەکان بکەین بۆ ئەوی ببینین چۆن ناسنامەی ئەم سەرکردە مێژوویە شێوێنرا. لەگەڵمان بن. لە ساڵی 1898 قەیسەری ئەڵمانی وەلهەمید و سەردانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد. ئەو لەو سەردانیدا چووە سەرگۆڕی سەلاحەدین و لەوێ تاجە گوڵینەیەکی برۆنزی لەسەر گۆڕەکەی دانا. ئەو تاجە گوڵینەیە نووسراوێکی لەسەر بوو. ئەمە وێنەی تاجە گوڵینە برۆنزەکەیە کە لەسەری نووسرا بوو. ئەم تاجە گوڵینە لەلایەن جەنابی ئیمپراتۆری ئەڵمانیاوە وێڵهەمی دووهەم پێشکەش کرا بە یادی سەردانەکەی بۆ سەر گۆڕی سەلاحەدینی ئەیوبی. قەیسەری ئەڵمانی کاتێک کە گۆڕە سادەکەی سەلاحەدینی ئەیوبی بینی، دواتر گۆڕێکی لە مەرمەڕیش بە تایبەتی پێشکەشی مەزارگەی سەلاحەدین کرد. ئەمڕۆ گۆڕە بەردینەکە لەوێدا دانراوە، بەڵام تەرمی سەلاحەدین لە شوێنی خۆی لە تەنیشتی هێڵراوەتەوە. لە ڕاستیدا عەرەب سەلاحەدینی بە تەواوی لە بیرچوو بووە. وە کارەکە شێوە بوو سەلاحەدین سەرکردەیەکی کورد بوو، پەیوەندی ڕاستەوخۆی بە مێژووی عەرەبەوە نەبوو. بەڵام بەرەو کۆتایی سەدەی 19ەم ئەوە بە تەواوی گۆڕا. کریستیانەکان کە خوێنەوارەکانیان ئاشنای زمانی فەڕەنسی و ئینگلیزی بوون، لە ڕێگای ئەو دوو زمانەوە سەلاحەدینیان ناسی. ئاشنابوونی ئەوان واتە لە ڕێگای زمانی عەرەبیەوە نەبوو. ئەوان لە سنگفراوانی ئاینی سەلاحەدینە خۆیان دۆزیەوە. بەو شێوەیە وردە وردە کەسایەتی سەلاحەدینیان هێنایە ناو جیهانی عەرەبیەوە. بەڵام هەر لە سەرەتاوە ئەم هێنانەکایە بەڕوخسارێک بوو کە لەگەڵ هەلومەرجی کریستیانە عەرەبەکاندا بگونجێت. ئەوان خۆیان بە عەرەب دەزانی. لەبەرەوە هەر لە سەرەتاوە ڕوخسارێکی عەرەبی ناسیۆناڵیستی درا بە سەلاحەدین. تا ساڵی 1886 عەرەب هیچی لەسەر سەلاحەدین نەگوت بوو. بۆ یەکەم جار لە ساڵی 1886دا کەسێکی کریستیانی عەرەب بە ناوی یعقوب سەروف ڕۆمانێکی مێژووی سەر والتەر سکۆت بەریتانی لەسەر سەلاحەدین وەرگێڕا بۆ زمانی عەرەبی. ڕۆمانەکە ناوی تەلیسمان بوو کە بە شێوەیەکی زۆر تایبەت و نایاب ئاماژەی بە کەسایەتی سەلاحەدین کردبوو. یعقوب سەروف لەگەڵ وەرگێڕانی پەرتووکەکەدا بە ئارەزووی خۆی ئەو چیرۆکەی گۆڕی و تەنانەت ناونیشانەکەشی کرد بە قەلبل ئەسەد واتە شێردڵ. سەروف خۆی دانی بۆ داناوە کە بە ئارەزووی خۆی گۆڕین و زیادکردن و لابردنی لە چیرۆکەکەدا کردووە بۆ ئەوەی کە بۆ کۆمەڵگەی عەرەبی بیگونجێنێت. ئەمە سەرەتای ناسینی سەلاحەدینی ئەیوبی بوو لەلایەن جیهانی عەرەبیەوە. دوای ئەویش نەجیب سلێمان حەداد شانۆگەریەکی لە ساڵی 1898دا لەسەر سەلاحەدین بە زمانی عەرەبی دانا کە هەر دەستکاری کراوی ئەوەی والتەر سکۆت بوو بە ناونیشانی سەلاحەدینی ئەیوبی. لە هەمان ساڵی 1898دا کە قەیسەری ئەڵمانی سەردانی گۆڕی سەلاحەدینی کردبوو، یەکەم شانۆی عەرەبی لەسەر سەلاحەدین پێشکەش کرا. ئەو بایەخەی کە ئیمپراتۆری ئەڵمانی دای بە سەلاحەدین وای کرد کە عەرەب زیاتر سەلاحەدینیان بیر بکەوێتەوە. دوای ئەوان وردە وردە بایەخدان بە سەلاحەدین لەلایەن شاعیرانی عەرەب و ئەوانەش کە خۆیان بە عەرەبەوە گرێدا بوو دەستی پێکرد. لەوانە ئەحمەد شەوقی، خەیرەدین سەرکەڵی، نزار قەبانی و چەندین شاعیری تر. یەکەم بەرهەمی عەرەبی تەواو لەسەر سەلاحەدین لەلایەن کەسێکەوە بۆ بە ناوی فەرەح ئەنتۆن. ئەم کابرایە عەرەبێکی کریستیانی ناسیۆنالیست بوو، چیرۆکێکی بە عەرەبی نووسی بوو بە ناوی سەلاحەدین و شانشینی ئۆرشەلیم. ئەنتۆن سەلاحەدینی وەک کەسایەتیەکی ناسیۆنالیستی عەرەبی خستبووە ڕوو کە شەڕی لە دژی خاسپەرستەکان دەکرد. ئەو لە ڕێگای ئەم ڕۆمانەوە دەویست بە عەرەب بڵێ کە ئەمە نمونەی پاڵەوانێکی عەرەبیە، واتە ئەوان بە ئارەزوو ئەم ڕوخساریان بۆ سەلاحەدینی ئەیوبی دروست کردبوو.
دواتر شێخ سەلامە حیجازی ڕۆمانەکەی خستە سەر شانۆی کۆمپانیاکەی. ئەمیش کابراایکی سونی عەرەب بوو. بەو جۆرە سونی عەرەب و کریسیانی عەرەب بەیەکەوە کارێکتەرێکی عەرەبیان بۆ سەلاحەددینی ئەیوبی هەڵبەست. ئەوەش بۆ خزمەتی ئەجەندای ناسیۆنالیستی عەرەبی خۆیان بوو، نەک تێگەیشتن لە ڕاستی سەلاحەددینی ئەیوبی مێژووی. وردە وردە ڕوخسارە نەتەوەیە دروستکراوەکەی سەلاحەددین لەلایەن دەوڵەتی میسرەوە سوودی لێوەرگیرا. ئەو کات میسر ناوەندی ناسیۆنالیزمی عەرەبی بوو. لە ساڵی 1952دا ناسریەکان دەسەڵاتیان گرتە دەست. ئەوە دەرفەتیدا بە سینەمای میسری کە سوود لە کەسایەتی سەلاحەددین ببینێ بۆ خزمەتی ئەجێندای عەرەبی ناسریەکان. جەمال عەبدولناسر کە سەر بە قوتابخانەی ناسیۆنالیستی عەرەب بوو، لە کەسایەتی سەلاحەددینە ئەو شتەی دەبینی کە قۆناغی فکری عەرەبی ناسیۆنالیست و میسر پێویستی بوو. ئەو بە هەموو شێوێک هەوڵی دەدا کە خۆی ببەستێتەوە بەو سەرکردە کوردە جیهانیەوە. بۆ مەبەستە ئەو خۆی بە تایبەت چووە سووریا و سەردانی گۆڕەکەی کرد. عەرەبە ناسیۆنالیستەکان بۆ ئەوەی کە ئەو ئامانجە بەدەستبێنن دەبوو بەریەکی عەرەبی درۆینە بکەن بە بەری سەلاحەددینی ئەیوبیدا. هەوڵی ناسیۆنالیستی عەرەبی بەردەوام بوو. یوسف شاهین کە کریسیانێکی عەرەبی میسری بوو، ئەو کارەی لە پرۆژەیەکی گەورەی سینەماییە دەست پێ کرد. ئەو لە ساڵی 1963دا فیلمی الناصر سەلاحەددینی بەرهەمێنا. ئەم فلیمە بودجەیەکی زۆر گەورەی بۆ تەرخانکرا بوو. هەروەها دەوڵەتی میسر ئەو پەڕی هاوکاری ئەم پرۆژەی کرد. جگەلەوە ئەو سێ کەسەی کە بەشدار بوون لە نووسینی فیلمەکەدا هەرسێکیان سەر بە قوتابخانەی هزری نەتەوەی عەرەبی بوو. یوسف شاهین مەبەستی سەرەکی ئەوە نەبوو کە مێژوو باس بکات. ئەو دەویست پروپاگەندە لە ڕێگای فلیمەوە بکات بۆ خزمەتی ئەجێندای عەرەبە ناسریە نەتەوەیەکان. ئەو سەلاحەددینی وەک یەکگرەوەی میسر و سووریا نیشان دەدا. بەوەش دەویست بڵێت عەبدولناسیش هەر تەواوکەری کارەکانی ئەو سەرکردە مێژوویە. تەنانەت ناونیشانی فلیمەکەشی الناصر سەلاحەددین هەر بۆ ئەو مەبەستە بوو. ئەم فلیمە و ئەوانی تریش هیچیان پەیوەست نەبوون بە مێژووی سەلاحەددینەوە، بەڵکو وادەی خەیاڵی ناسیۆنالیستی عەرەبی بوون و کرابوون بەبەری ئەم سەرکردە کوردەدا. بەو جۆرە لە فلیمەکەدا وشەی عەرەب 75 جار دەگوترێت، لە کاتێکدا وشەی ئیسلام 7 جار. شاهین دەوێت بڵێت کە سەلاحەددین سەرکردەیەکی عەرەبی ناسیۆنالیستیە و کریسیانی عەرەبی پاراستووە. تەنانەت فلیمەکە بە شێوەیەک سیاسی و لە خزمەتی عەرەبدا بوو کە سەلاحەددین لە فیلمەکەدا ڕێک شیعاری ناسریەکان دەڵێتەوە و دەڵێت الدین لله والوطن للجميع، واتە دین بۆ خودا و نیشتیمان بۆ هەموو. بەو جۆرە چەندین جار لە فلیمەکەدا لە ڕێگای کارێکتەرە خەیاڵەکەی سەلاحەددینەوە ئاماژە بە عەرەبی بوونی شاری قودس دەکات کە سەلاحەددین بە هیچ شێوەیەک قسەی وای نەکردووە. ئەم هەوڵانە لە وڵاتە عەرەبیەکانە بەردەوام بوو. بۆ نمونە لە وڵاتی سووریادا لە ساڵی 2001دا زنجیرێکی تەلەڤیزیۆنی لەسەر سەلاحەددین دەرکرا لەژێر ناونیشانی البەحث عن سەلاحەددین، واتە گەڕان بە دوای سەلاحەددیندا. لەم زنجیرەیەدا سەلاحەددین وەک کەسایەتێکی ناسیۆنالیستی عەرەبی خرابووە. سەرکردە سیاسەکانی عەرەب وەک ناسر و سەدام و ئەسەد و عەرەفات خۆیان بەو سەرکردە کوردە چواندووە و بۆ چەسپانی ئەوەش ویستویانە کە کارێکتەرێکی عەرەبی خەیاڵی نوێ بۆ سەلاحەددینی ئەیوبی دروست بکەن. تەنانەت گروپی چەکداری فەلستینیەکانیش خۆی ناوناوە ئەلویەت الناصر سەلاحەددین یان لیواکانی ناسر سەلاحەددین.
بەو جۆرە میدیای عەرەبی هەمەجۆر ڕوخسارێکی درۆیینەی لە ناو هزری تاکی ڕۆژهەڵاتیە دروست کرد. واتە ئەو تێگەیشتنەی ئەمڕۆ لە لای تاکی ڕۆژهەڵاتی لە ڕێگای سەرچاوە مێژوویەکانەوە نەبووە، بەڵکو لە ڕێگای ئەو ڕوخسارە درۆیینەوە بووە کە میدیای عەرەبی دروستی کردووە. هەروە سەرکردە عەرەبەکانیش ئەوان خۆیان نەبەسبەوە بە سەلاحەدینی مێژووی، بەڵکو بەو سەلاحەدینە درۆیینە بوو کە میدیای عەرەبی دروستی کردبوو. لە ناو گۆڕەپانی کوردیشدا لە سەدەی 20دا کە توانایەکی میدیایی ئەوتۆ نەبووە، لە ڕێگای ئەم میدیا عەرەبیانەوە سەلاحەدین بە تاکی کورد ناسێنراوە. ناسینێک کە لەسەر بناغەیەکی شێوان دروست بووە، واتە ئەو ڕوخساری ئەمڕۆ لە هەزری تاکی کووردا دروست بووە بەرهەمی میدیا عەرەبیە، لەبەرەوە ڕوخسارێکی شێواوی درۆیینەی سەلاحەدینە. وردە وردە عەرەبەکان ئەو ڕوخسارە نوێ عەرەبیە دروستکراویان لە ڕێگای میدیاوە لە یادەوەری خەڵکدا چەسپان. ئەمەش بابەتێکی زانستیە و توێژەران قسەیان لەسەر کردووە. فەیلسوفی فەڕەنسی کە بە فۆکۆ ناسراوە بەقووڵی لەم بابەتە دواوە پێی وایە کە تەلەڤیزیۆن و سینەما دەتوانن یاری بە یادەوەری خەڵک بکەن و بیگۆڕن و هۆگری حەزێکی بۆ ڕابردوو بۆ دروستکەن کە لە ڕاستیدا بوونی نەبوو بێت. عەرەب ڕێک ئەوەی کردووە و تێیدا سەرکەوتوش بووە. ئەوانەی کە سەلاحەدینیان هێنا ناو عەرەبەوە عەرەبی ئیسلامی نەبوون، بەڵکو عەرەبی ناسیۆنالیست بوون کە پێک هاتبوون لە ناسری و باسیەکان. هەر لەبەر ئەوەشە ئەوان بەو بەرگە درۆیینە عەرەبیەوە بە خەڵکیان ناسان. ئەم هەوڵانە لە ساڵی 2023دا لە وڵاتی تورکیاش دەستی پێکرد. ئەوان هاتن بەرگێکی تورکیان کردەبەری سەلاحەدینی ئەیوبی و کردیانە دەست و پەیوەندی تورک. ئەوەش لەبەرەوە نەبوو کە سەلاحەدینیان خۆش بێت، بەڵکو ئەوە هەوڵێکی ڕوون بوو بۆ جارێکی تر داگیرکردنی ئەم سەرکردە کوردە جیهانیە کە بەداخەوە کورد خۆی بەگشتی لەو سامانە نەتەوەیە ناگادارە. بەو جۆرە ئەو ڕوخسارەی ئەمڕۆ لە هەزری تاکی کووردا دروست بووە بەرهەمی میدیای عەرەبیە کە ڕوخسارێکی شێوا و درۆیینەیە لەسەر سەلاحەدین. جا لە دەرەوەی ئەم ڕوخسارە شێواوەدا زانین سەلاحەدین کێ و لەکوێوە هاتووە و پەیوەندی بە کوردەوە چییە. باپیری سەلاحەدین ناوی شات کوڕی مەروان کوڕی یعقوبە. ئەو خەڵکی گوندێکە بە ناوی ئەژدانکان. ئەم گوندە لە سەرچاوە ئیسلامیەکانە بە ئەژدانقان ناسراوە. گوندەکە نزیک دوین بووە لە ئازربایجان. لەبێ نزیکی 700 ساڵ پێش لە دایکبوونی سەلاحەدین مێژوونووسێکی ئەرمەنی ئاماژە بە خەڵکی ئەژدانکانەکە. ئەو دەڵێت ئەم ناوە بە ناوی دواپاشای میت ئەژدەهاکەوە ناونراوە. دوای ڕوخانی مادەکان بنەماڵەی مادەکان ژمارەیان نزیکی 10,000 کەس بووە، هاتوونەتە ئەو شوێنە و لەوێ نیشتەجێ بوون. هێشتا لە سەردەمی موسای خوریندا واتە 700 ساڵ پێش سەلاحەدین خەڵکەکەی لە ڕێگای لاوکەوە چیرۆکی ڕابردووی خۆیان گێڕاوەتەوە. ئەویان خۆیان بەستۆتەوە بە دواپاشای مات ئەژدەهاکەوە. تەنها ئەوە نییە، بەڵکو مێژوونووسی ئەرمەنی هەیتومی کریاکۆس کە لە سەدەی 13هەمدا ژیاوە و دوای سەلاحەدین لەدایک بووە، کاتێککە لە پەرتوکەکەیدا ئاماژە بە مێژووی میسر دەکات، دەڵێت میدەکان دەوڵەتی فاتمیان شکات کە ئێستا بە کورد ناو دەبرێن، واتە سەلاحەدینی ئەیوبی بە ماد و بە کورد لە قەڵەم دەدات. وەگرون دەبێتەوە بنەباڵەکە لە شوێنێکی زۆر کوردی و بەسرا و بە مێژووی دێرینی کوردەوە هاتبوون. ئەوان ئاگاداری ئەوە بوون کەنەوەی مادن. یەکەم لەبەرەوەی کە دەما و دەم لە ناوچەکەدا ئەو بابەتە باسکراوە و وەک لاوک گوتراوەتەوە. دووهەم ئەوەی کە ئەمە دووپات دەکاتەوە، شاعیرێکی کوردی مەزن بە ناوی نیزامی گەنجەیی کە بە نزیکی هاوسەردەمی سەلاحەدین بووە و خەڵکی ئەو ناوچانەی باوانی سەلاحەدین بووە، لە شعرێکدا ئاماژە بە میرێکی کوردی بنەچەمادی دەکات کە شان بەشانی ئەسکەندەری مەغدونی لە جێ ڕووسەکان سەرکردایەتی سەربازی کورد و ئەرمەنی کردووە. واتە لە سەردەمی سەلاحەدینیشدا ئەو بابەتە لە ناو کوردی ئەو ناوچەیەدا زانرا بوو کە ئەوانەوەی مادەکانە.
بەو پێشینە دێرینە کوردیەوە بنەماڵەکە ڕوو دەکەنە بەغدا، لەوێ شۆبەرە و تکریت. لەوێ باپیری سەلاحەدین شادی کوڕی مەروان دەبێتە دژداری قەڵای تکریت. دوای کۆچی دوایی ئەویش باوکی سەلاحەدین نەجمەدین ئەیوب دەچێتە شوێنگرەوەی و ئەو دەبێتە دژداری قەڵاکە. لە ساڵی 1970دا سەلاحەدین لەدایک دەبێت. هەر لەو ساڵەشدا مامی سەلاحەدین شێرکۆ کەسێک لە شاری تکری دەکوژێ. ئەم کوشتنە دەبێتە هۆی تێکدانی نێوانی بنەماڵەکە لەگەڵ والی بەغدا. لە ئەنجامدا ڕوو دەکەنە شاری مووسڵ بۆ لای زەنگیەکان. پێشتر بنەماڵی سەلاحەدین داڵدەی میری زەنگیاندا بوو، چاکەیان بەسەر ئەو بنەماڵەوە هەبوو. ئەم ڕووداوی مامی سەلاحەدین شێرکۆ پەیوەندی بە کارکتەری مامیەوە هەبوو. مامی سەلاحەدین کەسایەتێکی شەڕانی و ئازا بووە، لە کاتێکدا باوکی سەلاحەدین زیاتر کەسایەتێکی دیبلۆماسی بووە. ئەم دوو خەسڵەتە هەردووکی لە ناو سەلاحەدینە هەبوو. سەلاحەدین کەسایەتێکی ئازا لە هەمان کاتدا زۆر دیبلۆماسی بوو. سەلاحەدین لەگەڵ مام و باوکی دەستنە شام و دوای چەند ساڵێک لەگەڵ مامە شێرکۆی دەستنە میسر. لەوێ سەلاحەدین دەبێتە دەستەڕاستی مامی و دواتر مامی دەبێتە وەسیری دەوڵەتی فاتمی میسر کە کەسی دووهەم بووە لە وڵاتەدا. دوای نزیکی ساڵێک شێرکۆ کۆچی دوایی دەکات و سەلاحەدین دەچێتە شوێنی. لەوێوە لە پاش مردنی میری زەنگی ئیتر سەلاحەدین دەوڵەتەکەی فراوان دەکات و بەرەو شام و ناوچەی تر دەوڵەتێک دروست دەکات کە میسر و یەمەن و سعودیە و شام و بەشێک لە کوردستان و تونس بگرێتەوە. ئەو ئیمپراتۆریەتێکی مەزن دروست دەکات کە ڕۆژ بە ڕۆژ ناوچەکانی فراوانتر دەبێت. زۆر جار لە ناو کورداوا باوە کە سەلاحەدین هیچی بۆ کورد نەکردو و پەیوەندی بە کوردەوە نییە. جا پرسیارەکە ئەوەیە، ئایا ئەمە ئەنجامی لێکۆڵینەوە و تێگەیشتنی کوردە لە مێژووی سەلاحەدین یاخود بەرهەمی میدیایی عەرەبیە کە پێشتر ئاماژەمان پێکرد؟ بەڵگەکان زۆرن کە پێچەوانەی ئەو بۆچوونەی کوردن. لە بەرگی پەرتووکێک کە لەسەر ئەیوبیەکان نووسراوە، ناو نیشانی پەرتووکەکە بە تاریخ دەولەتل ئەکراد دانراوە کە ماناکەی دەبێتە مێژووی دەوڵەتی کوردان. ئەم پەرتووکە لە سەدەی 13 دانووسراوە، واتە هێشتا ئەیوبیەکان لەسەر حکم بوون. جگەلەوە ئیبن ئەلیاس زیاتر لە 500 ساڵ لەمەوبەر لە پەرتووکەکەیدا لە ناونیشانێکدا دەڵێت باسکردنی دەستپێکردنی دەوڵەتی کوردان لە بناماڵەی ئەیوبیەوە هەروەک لە پەرتووکەکەدا دەبینرێت. هەروەها مەقریزیش کە نزیکی 700 ساڵ لەمەوبەر ژیاوە، کاتێک کە دێتە سەر پاشا ئەیوبیەکان ئەو بە ملوکل ئەکرات ناویان دەێنێت. تەنانەت لە ڕێگای ئەو بابەتەوە باسی بنەچەی کوردیش دەکات. مەقریزی چۆن باسی پاشا تورکەکان دەکات، بە هەمان شێوەش باسی کوردەکان دەکات. چەندین سەرچاوەی تریش ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە. کەواتە هیچ گومانێک لەوەدا نییە کە سەرچاوەکان ئەم دەوڵەتەی بە کوردی لە قەڵەمدا و پادشاکانیان بە پاشای کوردان. بەڵام پرسیارەکە ئەوەیە، ئەم دەوڵەتە چۆن کوردی بووە؟ سەلاحەدین کاتێک دەستی کرد بەسەر میسردا، ئەو قازیەشی کوردی هەولێری هەزەبانی شافعی هێنایە میسر. ئەوەش هەوڵێک بوو بۆ بردنەپێشەوەی مەزهەبی ئیسلامی کوردی و زاڵکردنی لە میسردا. واتە ئەم سەرکردە کووردە سوودی لە ئاین بەڕوانگەی کوردی بینیوە بۆ بەهێزکردنی دەوڵەتە کوردیەکەی. کوردبوون و پابەدبوونی بنەماڵەکە بە فەرهەنگی کوردیەوە لە زۆر لایەندا دەردەکەوێت. بۆ نمونەیەکێک لە برازاکانی سەلاحەدین گۆرانی بێژێکی هەولێری هەزەبانی لەگەڵ خۆی دەبات بۆ میسر، جگەلەوەی کە 6 شاعیر لە هەولێرەوە براوە بۆ دیوەخانەکان. واتە بنەماڵەکە پابەندی دابوونەریت و فەرهەنگی کوردی بوون. هەروەها بەرەیەکی سێهەمیان کە پاشای یەمەن بوو، پێش مردنی لای شێخێکی هەولێری کوردی مەککە وەسیەت دەکات کە ئەو ڕێوڕەسمی مردنەکەی بۆ ڕێک بخات. واتە ئەوان لە مردنیشدا
پابەند بوون بە ڕێوڕەسمی کوردیەوە. تەنانەت ئیبن ئەلیاس کاتێکە لەسەر ئەیوبیەکان قسە دەکات دەڵێت کە سەلاحەدین کۆنتڕۆلی میسری کرد، سەربازی ئەرمەن و عەرەب و ئەوانی تری لا برد و 12,000 سەربازی ئازای کوردی هێنایە میسر لە شوێنیان. واتە بە هەموو پێوەرێک ئەو بۆی گرنگ بووە کە کورد بێنێتە پێشەوە و بەشی گەورەی سوپاکەی و میرە دەسەڵاتدارەکانی کورد بوو. سەلاحەدینی ئەیوبی لە سەرکردێکی سەربازیەوە بوو بە سوڵتانی ئیمپراتۆریەتێکی گەورە. ئەم ئیمپراتۆریەتە لە میسرەوە هەتاوەکو شام و زۆر بەشی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەگرتەوە. ئەوان وردە وردە لە هەوڵی فراوانکردنی قەڵەمڕەوی دەوڵەتەکەیانە بوون بەرەو ناوچەکانی کوردستان. بۆ نمونە سنجار، مەیفارقین و هەروها دیاربەکر و چەند شوێنی تریان خستەوە ژێردەستی خۆیان. بۆ مەژنووسان شەڕی مووسڵ و هەوڵی گرتنەوەی مووسڵ جێگای سەرنجە. سەلاحەدین لەگەڵ دوو سەرکردەی کووردا کە یەکیان شێخ ئیسای ئەکاری و ئەوی تریشیان مەشتوڵ بوو، زۆر هەوڵیاندا مووسڵ لە دەستی زەنجە تورکەکان دەربێن و بیخەنە ژێر ڕێکێفی خۆیان. دواتر بەڕێکەوتن مووسڵ کەوتە ژێر دەستی ئەیوبیەکان. هەروەها ئەم بنەماڵەیە لە هەوڵی فراوانکردنی قەڵەمڕەوی دەوڵەتەکەیان بوون بەرەو ئازربایجان، وڵاتی باوانیان. جەیسە سوورمانە کە ئەم دەوڵەتە کوردیە لە ماوەیەکی کەمدا چۆن توانوێتی قەڵەمڕەوی ئاوا فراوان بکات. مرۆڤ کاتێک ئەو قەڵا گەورە و ئەو خاکە فراوانە دەبینێت کە ئەیوبیەکان لەو ماوە کورتەدا حکمیان کردووە، بۆی دەردەکەوێت کە ئەم سەرکردە کووردە چەند توانایەکی مەزنی هەبووە. سەرڕای هەموو و بابەتانەی کە ئاماژەمان پێکرد، هەندێک پێیان وایە کە بابەتی نەتەوەیی ئەو سەردەمە باوی نەبووە، واتە کوردبوون مانای نەبووە. جەواب زانین ئەمە تا چەند ڕاستە. کاتێک کە شێرکۆ لە میسر دەمرێت، سەلاحەدین دەوێت بچێتە شوێنی، بەڵام ئەو کات کۆمەڵێک میری تری شاویان لەو پێکە گرنگێ و بابەتەکە دانوستانی لەسەر دەکرێت. یەکێک لە دەستە ڕاستەکانی سەلاحەدینی ئەیوبی کوردێکە بە ناوی شێخ ئیسای هەکاری. ئەو دەکەوێتە نێوانەوە بۆ ئەوەی کە سەلاحەدین ببێت بە وەزیر. تەنانەت کاتێک کە یەکێک لە میرە کوردەکان خەریکە دژی ئەوە بوەسێت، شێخ ئیسای هەکاری بە میرە کوردەکە دەڵێت مەبە بەڕێگر لە بەردەم سەلاحەدیندا، دەنا دەسەڵات لە دەست کوردەوە دەچێتە دەست تورک. میرە کوردەکە ئەو قسەیە قوڵ دەکات، واتە میرە کوردەکان ئەو دەسەڵاتیان بە کوردی داناوە و لە پێناوی مانەوەیدا لە دەستی کووردا سازشیان کردووە. کامە بە ڕوونی دەری دەخات کە هەستی کوردبوون لە ناو ئەیوبیەکاندا بەهێز بووە. هەروەها کاتێک کە مالیکە تورکەکان کودەدایەک لە میسر دەکەن و تورانشای کوڕی مەلیک ساڵحی کورد دەکوژن، گورچ هێزێکی کوردی بە ناوی قەمەریەوە خۆیان کۆنتڕۆلی هێزە تورکیەکەی شام دەکەن و میرێکی ئەیوبی دەهێنە سەر تەختی پادشایی شام. ئەوەش بۆ ئەوەی کە تورکەکان کۆنتڕۆلی شام نەکەن و دەسەڵات لای کورد مێنێتەوە. ئەمانە هەمووی ئەوە دەردەخەن کە لە ڕاستیدا هەستی کوردبوون زۆر زیندوو بوو. ئەوەش نەک تەنها لە ناو بنەماڵی ئەیوبیەکان، بەڵکو هێزە کوردیەکانیش هەوڵی پاراستنی پاشا و بنەماڵە کوردیەکەیان داوە و لە خەمی مانەوەیدا بوو. لە هەندێک حاڵەتیشدا هێزێکی کوردی بە شێوەیەکی سربەخۆ ڕێگر بووە کە نەتەوەیەکی تر دەسەڵات لە کورد بستێنێت. هەندێک جار گرنگی کوردبوون لە بابەتی زۆر سادەدا لە ناو میرە کوردەکاندا دەرکەوتووە. یەکێک لە میرە گەورەکانی دەوڵەتی ئەیوبی میرێکی کورد بوو بە ناوی ئیبن مەشتوب. ئیبن مەشتوب بە بنەچە خەڵکی هەکاری بوو. ئەو بۆ ماوەیەک لەلایەن خاچپەرستەکان و گیرا و لای ئەوان وەک دیل مایەوە. دواتر بە ڕێکەوتن لە کەڵیاندا ئازاد کرا. کە گەڕایەوە کوڕەکەی بە دڵخۆشیەوە چوو بەرەو پیری باوکی، بەڵام یەکسەر بەڕوویەکی گژەوە سەیری شێوەی قژی کوڕەکەی کرد کە وەگلایەک پرچێکی تورکانە هێش بووە. ئەو گوت بە کوڕەکەی گوت کورد عادەتی نییە کە وا قژ بێ هەڵێتەوە. دەست بەجێ کوڕەکەی قژی بڕی بۆ ڕازیکردنی باوشی.
ئەمە نیشانی دەدات کە کوردەکان چەند لە ناوخۆیاندا هەستی کوردبوونیان هەبووە، تەنانەت لە شێوەی قژداهێنان و دابوونەریتی تایبەت بە خۆیاندا. ئەمانە هیچ گومانێک ناهێڵنەوە کە کوردبوون لە هەموو ڕێکەوە گرنگ بووە و مانای داوە لەو سەردەمەدا. کوردبوونی دەوڵەتەکە لە ڕۆڵی ژنە ئەیوبیەکانیشدا دەرکەوتووە. ئەو بابەتە لە سەرچاوە مێژوویەکانە ئاماژەی پێکراوە. یەکێک لەو خەسڵەتانەی کە کۆمەڵگەی کوردی بە درێژایی مێژوو پێی ناسراوە، ڕۆڵی چالاک و دەسەڵاتی ژن بووە لە ناو کۆمەڵگەکەدا. ئەوەش لە ناو ژنە ئەیوبیەکاندا بەدی دەکرێت. ئەوان چەندینیان زانایی ناودار بوون و زۆریان خاوەنی خانەقای خۆیان بوون. ژنە ئەیوبیەکان دەسەڵاتەکان بە شێوەیەک بووە کە یەک لەسەر 5 هەموو بینا ئاینیەکان و یەک لەسەر 4 خوێندنگە ئاینیەکانی دیمەشق ئەوان لی بەرپرس بوون. ئەوان میراتیان وەرگرت و خاوەنی مڵک و ماڵی خۆیان بوون. ئەوەش سربەخۆیی ئابووری و دەسەڵاتی پێداون. تەنانەت یەشێکیان کە ناوی زەیفە خاتوونە بۆ ماوەی 6 ساڵ بووە بە سوڵتانی حەلەب و بە شێوەیەکی زۆر نایاب حکمی حەلەبی کردووە و پاژماوەی خانەقا و تەلارەکانی ئەمڕۆژ هەرماون. کەواتە ئەم دەوڵەتە کوردی بووە و لە سەرچاوەکانیشدا بە کوردی ئاماژەی پێکراوە. ئەم نەماڵەیە پابەندی دابوونەریتی کوردی بوون و بە کوردی دواون. هەروەها پارێزگاریان لە بەرژەوەندی کورد کردووە لەو سەردەمەدا. لە سایی ئەماندا چەندین میری کورد بە سوپاکەیەوە هەر لە میسرەوە هەتاوەکو کوردستان دەسەڵاتدار بووە. هەروەها چەندین زانای کورد توانەکانیان لە ژێر سایی ئەم دەوڵەتەدا فراوان کردووە. جگە لەلایەنە کوردیەکەی سەلاحەدین ئەیوبی هیچ سەرکردێکی ڕۆژهەڵاتی هێندەی سەلاحەدین لە ڕۆژئاوادا ناوبانگی دەرنەکرد. بۆ نمونە یەکێک لەو مێژوونووسانەی کە لە کاتی ڕووداوەکاندا ئاماژە بە شەڕەکان دەکات و لە بەرەی خاچپەرستەکانە ناوین ویلیەم ئۆفتایرە یاخود ویلیەمی سوور. ویلیەم سەرڕاوەی کە دژی سەلاحەدینە و ئەو دژایەتیەش ناشارێتەوە، بەڵام بە سەرکردەیەکی هزرتیش چالاک لە جەنگ و بەخشندە تا ڕادێکی نائاسایی وەسفی سەلاحەدین دەکات. واتە سەرڕای ئەوەی کە ئەو کەسێکی ئاینی بووە، بەڵام نەیتوانیوە ئەو ڕاستیە زەقەی پەیوەست بە چاکی سەلاحەدین بشارێتەوە. یان کەسێکی وەک ئیرنۆڵ کە ڕووداوی گرتنی شاری ئۆشەلیم یان قودسی بە چای خۆی بینیوە، سەرڕای ئەوەی کە شایەتی ئەو شکانەی سوپاکەی خۆیان بووە کەچی نەیتوانیوە سەرسامی خۆی بۆ سەلاحەدین بشارێتەوە. هەروەها دەڵێت کە سەلاحەدین هێندەی بەخشیوە بە ژن و کچی سەرکردەکانی دوژمنی کە ئەوان سوپاسی خودایان کردو و هەمویان ئەو چاکیان بەرز نرخاندووە. دواتریش کاتێک کە سەلاحەدین لەگەڵ ڕیچارد شردڵدا لە ساڵی 1992 ڕێکەوتنی کردووە، دیسان هەمان ڕۆحی بەزەی و بەخشندەی تۆمار کراوە. ئەوەی کە جێی سەرنجە ڕەفتاری ئەم سەرکردە کووردە بە شێوەیەک بووە دوژمنەکەی لەو پەڕی دۆڕان و تووڕەیدا نەیتوانیوە ڕاستی چاکی و مرۆڤ دۆستی ئەو تۆمار نەکەن. وردە وردە هەواڵی مەزنی و چاکە و بەخشندەی سەلاحەدین بەناو ئەوروپیەکاندا بڵاو بووە. دواتر شێوەی داستانی وەرگرت و چیرۆکی سەیر و سەمەری بەدواداهات. زیاتر لە 600 ساڵەوە پێش چیرۆکێکی فەرەنسی هەیە لەسەر سەلاحەدین کە دەڵێت گوایە سەلاحەدین لە بنەچەدا لە بنەماڵێکی فەرەنسی بووە. ئەو پێش کۆچی دوایی تەنانەت ئەوەیان بۆ دروست کردووە کە گوایە سەلاحەدین بووە بە کریسیان. ئەم هەوڵە زیاتر بۆ ئەوە بووە سەلاحەدین کەن بە بەشێک لە خۆیان لە فەرەنسیەکان. چیرۆکە ئەرێنیەکان لە ئەوروپا لەسەر سەلاحەدین زۆرن. لە چیرۆکێکی تردا سەلاحەدین دەکەوێتە خۆشەویستی شاژنێکی فەرەنسی و حەزی لێ دەکات. چیرۆکێکی تر ئاماژە بۆ دەکات کە سەلاحەدین بووە بە سوارچاکێکی فەرەنسی و پابەندی خۆی بەو دابوونەریتەوە پیشانداوە و تەنانەت گوتویانە سەلاحەدین بە لاتینی قسەی کردووە و بە باشی بەو زمانە دواوە. بەو جۆرە فەرەنسیەکان چەندین چیرۆک و داستانیان بۆ دروست کردبوو، تەنانەت کریسیان بوونیشی لای ئەوان کرا بۆ ڕاستی. ئەوان هێندە پێی سەرسام بوون، دەیانویست هەر چۆنێک بێت
بیکەن بە بەشێک لە نەتەوە و کەڵتوری خۆیان. ئەمە هەر لای فەرەنسیەکان نەبووە، بەڵکو ئیتالیەکانی ژەوایان کردووە. فەیلسوفی ئیتالی دانتێ نزیکی 600 ساڵ لەمەوبەر ئاماژە بە سەلاحەدینەکە. ئەو سەلاحەدینی لە باسنەی کەسایەتیە باشەکاندا داناوە. هەروەها لە ڕیزبەندی کەسایەتیەکاندا سەلاحەدینی دوور لە سوقرات و ئیفلاتون دانەناوە. ئەوەی مای سەرنجە ئەو سەردەمە ئەوروپا لەو پەڕی تونڕەوی ئاینیدا دەژیان. سەرەڕایەوە سەلاحەدین ئەو سنوورەی پساندووە و لای زۆربەی ئەو کەسایەتی ئاینیانە پێگەیەکی تایبەت و باشی بۆ دانراوە. یەکێک لەو کەسە گرنگانەی تر کە لەسەر سەلاحەدینە نووسیوە گۆتۆڵد دسینگە کە فەیلسوف و نووسەرێکی ئەڵمانی بەناوبانگە و لە ساڵی 1920دا لەدایک بووە و نوێنەراتی سەردەمی ڕۆشنگەری ئەوروپا دەکات. گۆتۆڵد دسینگ لە یەکێک لە شانۆگەریەکانیدا لە ڕێگای سەلاحەدین ئەیوبیەوە پەیامی مرۆڤ دۆستی بە ئەوروپایی سەدەی هەژدەم دەیات. سەلاحەدین لە دەرەوەی جیاوازی ئاینیدا مرۆڤ بووە و کۆمەڵگەی ئەوروپی پێویستی بەو سنگفراوانیە ئاینی سەلاحەدینە. واتە ئەو فەیلسوفە هەموو پەیامە مرۆڤ دۆستەکانی لەو شانۆگەریەدا لە ڕێگای کەسایەتی سەلاحەدینەوە خستۆتە ڕوو. ئەم هەوڵەی ئەوروپیەکان لە ڕاستیدا تا سەدەی 20میش بەردەوام بوو. کاریگەری ئەو داستانانەی لە ڕابردوودا ئەوروپیەکان لەسەر سەلاحەدین دروستیان کردبوو لە سەدەی 20میشدا هەرما بوو. بەڵام ئەوەی مای سەرنجە و ئەمەوێت جاری تر ئاماژەی پێ بکەم لەو پەڕی تونڕەوی ئاینی ئەوروپیدا سەلاحەدین باشترین پێگە و ڕێزی لێگیراوە. گومان لەوەدا نییە سەلاحەدینی ئەیوبی یەکێ لە سەرکردە هەرە مەزنەکانی جیهانە. ئەوەش تەنها پەیوەندی بە ئازایەتی و لێهاتووی سەربازی و زیرەکیۆ نییە، بەڵکو لایەنی دیبلۆماسیشی مای سەرنجووە. بەڵام ئەو خەسڵەتانەی سەلاحەدین کە سنووری فەرهەنگ و جیاوازی ئاینی بڕی لایەنی سنگفراوانی ئاینی و بەخشندەیی و مرۆڤدۆستانەی بوو. سەلاحەدین لە سەردەمی خۆیدا دوژمنەکانی بە کەسێکی چاک و بەخشندەیەکی گەورە ئاماژەی پێکراوە. لایەنی بەزەیی بەرامبەر بە مرۆڤ و سنگفراوانی بەرامبەر ئاینەکان بە تایبەت ئاماژەی پێکراوە. سەلاحەدین ئەم کارکتەرەی وای کردووە ببێتە داستان نەکەر بۆ خەڵکی ڕۆژهەڵات، بەڵکو بۆ دوژمنەکانیشی لە ڕۆژاوە. لە ڕاستیدا ئەم خەسڵەتانەی زۆربەی پەیوەندی بە کوردی بوونی بووە. کاتێک کە دەگوترێت ئەم خەسڵتانەی سەلاحەدین ئەیوبی کوردی بوون، ئەوە تەنها قسە نییە، بەڵکو بەڵگەی لە پشتەوەیە. لە ڕاستیدا ئەوەی کە لە سەردەمی هاتنی داعشتا بۆ کوردستان سەرنجی جیهانی ڕاکێژا لەسەر کورد چەند خاڵێک بوون. لەوانە سنگفراوانی کورد بەرامبەر ئاینەکان، لێبوردەیی بەرامبەر دوژمنی و ڕۆڵی ژن لەو شەڕانەدا. هەر هەمان خەسڵەتیش بوون کە نزیکی 800 ساڵ لەمەوبەر سەرنجی ئەوروپیەکانی بۆ سەر سەلاحەدین ئەیوبی ڕاکێشاو. بەو جۆرە سەلاحەدین ئەیوبی ڕێک نوێنەراتی جوانیەکانی فەرهەنگی کوردی کردووە. سەلاحەدین کە کۆچی دوایی کرد گەنجینەکەی نیمچە بەتاڵ بوو. بە شێوەیەک پێویست بەوە بووە کە قەرز بۆ هەندێک خەرچی پرسەکەی بکرێت. بەڵام لە ڕووی ئەخلاق و جوانیەوە گەورەترین سامانی بۆ نەتەوەکەی و جیهان بەجێهێشت. سەرچاوەکان ئاماژە بە ڕۆژی کۆچی دوایی ئەم سەرکردە جیهانیە دەکەن و دەڵێن کە یەکەم جارە خەڵک هێندە بەدڵ بۆ حکومڕانەکەی غەمگین و تازێبار بێت. هەزاران پیاو بۆی گریاون، تەنانەت هەندێک سەرچاوە دەڵێت پیاوان بە شێوەیەک دەگریان وەک ئەوەی بۆ پێغەمبەرێک بگرین. باش و خراپ، موسڵمان و ناموسڵمان هەمویان خۆشیان ویست. ئیبن شەداد لە سندێڕێکدا ئەو ڕاستیە دەدرکێنێت کاتێک کە دەڵێت من پێشتر لە هەندێک کەسەوە بیستە بووم کە ئەوان ژیانیان دەکەن بە قوربانی ژیانی ئازیزەکانیان. بەڵام من ئەو جۆرە دەربڕینانم وەک جۆرێک لە زیادەڕەوی یان هەوای شعری بینوێتە ئەمڕۆ. ئێستاکە لەم ڕۆژەدا کە لە خۆم و کەسانی دیکە دەیبینم،
ئەگەر کڕینەوەی ژیان قوبوڵکراو بووایە ئەوە ئێمە بە ژیانی خۆمان هیچ سەلاحەدینی ئەیوبیمان دەکڕێەوە. بەداخەوە پێش بە ئاگاهاتنەوەی کورد و دەرەکردنی بە مەزنی ئەم سەرکردە کوردە جیهانیە، عەرەب لە 100 ساڵی ڕابردوودا لە ڕێگای میدیاکەیەوە بەرجێکی عەرەبیان بەبەری سەلاحەدینا کردووە و داگیریان کردووە. تورکەکانیش لە ساڵی 2023دا وەک دەرەکردنێ بە گرنگی سەلاحەدین لە ڕێگای ئەڵقێکی تەلەڤیزیۆنی و هەمان کاریان کردووە. کوردیش بەهۆی بێئاگاییەوە لەم یاریکردنە بە مێژوەکەی هەتاوەکو ئەمڕۆ نەیتوانێت خۆی بخاتە خاوەنی گەورەترین سەرکردەی جیهان و مەزنترین سامانی مێژووی نەتەوەکەی. بۆ ئەوەی ئەو هەڵانەی ڕابردوو ڕاست بێتەوە دەبێت گەورەترین پەیکەر لە کوردستاندا بۆ سەلاحەدین دروستکرێت. ئەوەش بە ئامانجی ئەوەی کاتێک کە تاشێکی کورد بەلایدا تێپەڕ دەبێت بزانێت کە نەتەوەکەی گەورەترین سەرکردەی جیهانی هێناوەتە ئاراوە، سەرکردەیەک کە هەموو خەسڵەتەکانی جوانی مرۆڤی لە خۆیدا کۆکردبووە. هەروەها بۆ ئەوەی نەوەی ئەمڕۆ و داهاتوو ئەو سەرکردەیە وەک نمونەیەکی باڵا ببین و چاو لە جوانیەکانی ئەو سەرکردەیە بکەن. پرۆسەی ناسین سەلاحەدین ئەوەمان بۆ دەردەخات کە ئێمەی کورد چەنە نائاگاین لە یەکێک لە مەزنترین سەرکردەکانی کورد و جیهان. ئەوە ئێمەین کە دەبێت جارێکی تر ئەم سەرکردە کووردە کە خاوەنی دەوڵەتی کوردی بووە بەنەوەکانمانی بناسێنینەوە. خۆناسین لەو هەوڵەدایە بە متمانەکردنە سەر بەڵگە مێژوویەکان. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.